خۆشەویستان لەگەڵتان دەبین و لە تەوەری یەکەمدا باس لە کەمپینی هەفتەی سۆزێک بۆ نەتەوە و نیشتیمان دەکەین کە ئەم کەمپینە لەلایەن بەشی پێگەیاندنی کادرانی کۆمەڵی دادگەری و بەشی ڕاگەیاندنی مەکتەبی ئەمیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و هەروەها تۆڕی میدیایی کۆمەڵ بە هەماهەنگی ئەم کەمپینە با بڵین ساز کراوە و تێیدا کۆمەڵێک سیمینار و بابەتی فکری و پانێڵ و چەندین چالاکی گرنگی لە خۆگرتووە بزانین ئەم کەمپینە ئامانج لێ چییە و ناوڕۆکەکەی چی لە خۆ دەگرێ و بە تایبەتیش لە نەویدا باس لە ئەو کەساناکەین کە سوودمەند دەبن و ئەو بۆچوونانەش کە هەیە ئێستا سەبارەت بە لایەنە ئیسلامیەکان لەم بارودۆخێکی ئێستا ڕۆژاوی کوردستان تێکەوتووە کەسانێکی ناحەز بە ئیسلام و بە لایەنە دینیەکان بانگەشەوەکەن کە لایەنە ئیسلامیەکان بێدەنگ بوون یان هاوسۆزیەکی وان نییە بۆ بابەتی نیشتیمانی و نەتەوایەتی و کوردایەتی کە بزانین ئەمە ڕاستەیان ئەم کەمپینە چ ڕدانەوەیەکە بۆ ئەم وڵامانە لەگەڵیشە باس لەو کتێبە دەکەین کە مامۆستا عەلی باپێر کاتی خۆی سەبارەت بە هەستی نەتەوایەتی و بیر ناسیۆنالیزم نووسیوێتی گرنگی چێ لەم قۆناغەدا و بۆچی هەوڵیان داوە لەناو ئەم چالاکیەدا خوێندنەوەی بۆ بکەن کۆمەڵێک بابەتی گرنگ بە میوانداری بەڕێز قومریە بەرزنجی بەرپرسی مەکتەبی پێگەیاندنی کادرانی کۆمەڵی دادگەری باس دەکەین خاتو قومریە سڵای خوات دەبێت وەم کاتت باش سپاس بۆ ئەوی کە لەگەڵمانی بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەم کەمپینە کەی ڕاگەیەنرا ئامانج لێی چییە و ئەمە بە هەماهەنگی لەگەڵ کێدا ئێوە ڕاتان گەیاندووە سڵای خۆی گەورەش لێ ئێوە بێت هۆنیا خان بە ناوی خۆی گەورەی و میهرەبان دەستان خۆش بێ بۆ ئەو بەرنامەیە و تەرخانکردنی ئەو کاتە بۆ کەمپینەکەی بەشی پێگەیاندنی کۆمەڵی دادگەری کوردستان دیارە ئێمە وەکو مەکتەبی پێگەیاندنی کادێرانی کۆمەڵی دادگەری کوردستان بە هەماهەنگی لەگەڵ بەشی ڕاگەیاندن و ڕۆشنبیری مەکتەبی سەرۆک و تۆڕی میدیایی کۆمەڵ کەمپینی سۆزێک بۆ نەتەوە نیشتیمانمان ڕاگەیاندووە پاش ئەو گۆڕانکاریانەی کە ڕووی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و پاشان ڕۆژئاوای کوردستان کرد ئەو ئاڵۆزیانەی کە ڕووی لە ناوچەکە کردووە و بووەتە هۆکاری ئەوەی کە کۆمەڵێک تۆمەت و ناوزڕاندن بەرامبەر بە موسڵمانان بەگشتی و ئیسلامیەکان بێتە ڕوو کە ئیسلامیەکان هەستی نەتەوایەتیان لاوازە و پشتگیری کورد و کوردستانیان ناکەن لە ڕاستیە ئەمە مزایەدەیەکی پوچ و بەتاڵە ئیسلامیەکان بەگشتی و کۆمەڵی دادگەری کوردستان بە تایبەتی و سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان و میدیاکانی کۆمەڵی دادگەری کوردستان بەردەوام بەشێکی ڕاستەوخۆ بەشێکی دانەبڕاو بوون لە گرنگیدان بە هەستی نیشتیمانی و سۆزی نەتەوەیی و وەچاندنی خۆشەویستی نیشتیمان لە دڵی نەوەکانی ئەو گەل و میلەتەدا و بەشێکی دانەبڕاو بوون لە خزمەتی نیشتیمان و بەشێک بوون لە چارەسەری دۆزی کورد بە درێژایی مێژوو ئەوە منبەرەکان بوون لە کوردستان ئەوە زانایانی ئاینی و زانایانی موسڵمان بوون کە بەردەوام پێشەنگایەتی بزوتنەوەی نەتەوەی کوردیان کردووە بە بیری ئیسلامی و بە هیچ کاتێک موسڵمانان و ئیسلامیەکان دانەبڕاون لە خزمەتی گەل و نەتەوە وەچاندنی هەست و سۆزی نەتەوایەتی و ئێمە جارێکی تر بۆ جەختکردنەوە لە قەناعەتی خۆمان کەم قەناعەتەمان لە باوەڕ و یەقینمانەوەیە هاتین ئەم هەفتەیەمان ڕاگەیاندووە ئەمە لە کاتێکدایە هەل لە سەرەتای دروستبوونی ئاڵۆزیەکان لە ڕۆژئاوای کوردستان هەر کاتێک هەر بەشێکی کوردستان تووشی ناڕەحەتی و نەهامەتی و کێشە و گرفت بووتەوە بەردەوام کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕیزی پێشەوەی داکۆکیکردن بووە لەو
لە دۆزینەتەوەی کورد و بەرهەڵستی و دژایەتی کردنی هەر جۆرە ستەم و نادادیەک کە بەرامبەر بە گەلی کورد کراوە. هەروەک بینیتان هەر لە سەرەتای دروستبوونی ئاڵۆزیەکانیشەوە ئەوە تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام بووە کە هەنگاو بە هەنگاو و شان بە شانی سەرجەم و چالاکیانەی کە کراون بۆ داکۆکیکردن لە مافی گەلی کوردووە لە بەرپەشدانەوەی ئەو ستەم و نادادی کە بەرامبەر بە کوردانی ڕۆژئاوا کراوە لە ڕیزی پێشەوەی میدیاکان بووە و قەتدا نەبراوە. بۆیە ئێمە بەڕاگەیاندنی ئەم کەمپینە سەرەتای کار و چالاکیمان نییە یا سەرەتای خزمەتمان نییە، بەڵکو یەکێکی ترە لە خزمەتەکانمان، یەکێکی ترە لە کار و پرۆژەکانمان بۆ پاڵپشتی دۆزی ڕەوای گەلی کورد، چونکە گەلی کورد گەلێکی ستەم لێکراو بۆ بە درێژایی مێژوو لەگەڵ ئەوەی هەموو مقەوەماتی دروستبوونی سربەخۆیی و دەوڵەتی هەبووە، بەڵام بە درێژایی مێژوو ئەم مافەی لێ زەوت کراوە و ئەوە سەرجەم بزاوتە ئیسلامیەکان بوون کە بەردەوام داکۆکیان کردووە بەبێ مزایەدە، بەبێ ئەوەی کە بیانەوێت خۆیان بەس واقعی نەبن، بەڵکو تەنها بیانەوێت کوردایەتی و نیشتیمان پەروەری و خۆشەویستی کورد و نیشتیمان بە خەڵک بفرۆشنەوە. بۆیە ئێمە لەم کەمپینەیە ڕامانگەیان وتمان کەس مافی ئەوەی نییە خۆی بە خاوەنی کورد و کوردستان و کوردستانیان بزانێت، چونکە کورد و کوردستان مافی هەمومانە و خۆمان هەمومان خاوەنی ئەو خاکەین، خاوەنی ئەو زمانەین، خاوەنی ئەو کەلتورەین بەبێ هیچ جیاوازیەک. زۆر باشە مامۆستا قومریا، پرۆژەکە و یاخود ئەم سیمینار و ئەم هەفتەیە کە ئێوە ئامادەتان کردو خۆی لە چیدا ئەبینێتەوە ناوڕۆکەکەی چکار و چالاکیەک لە خۆ دەگرێت؟ بەڵێ ئێمە وەکو ئەجێندا و بەرنامە و پلانی مەکتەبی پێگەیاندنی کادێران یەکێک لە ئەرکەکانمان بەردەوام بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری، ئاستی هۆشیاری لە پرسە گرنگەکانە کە ڕووی لە کۆمەڵگەکان کردووە بە تایبەت کۆمەڵگەی کوردی. ئەم پرسەش بەلامانەوە پرسێکی زیندوو، پرسێکی هەستیار، پرسێکی مێژووی و پرسێکی دانەبراوە لە پرسی گەلی کوردوانی، پرسێکی دانەبراوە لە کۆمەڵگەی ئێمە کە بەردەوام ئێمە یەکێک لەو بابەتانە، یەکێک لەو ئەرکە سەرەکیانێک کە ئیشی لەسەرەکەین پاراستنی مافی مرۆڤە. مافی مرۆڤیش و مافی گەلی کوردیش بەشێکی دانەبراوە لە مافی مرۆڤ کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە بە ئاەتی قورئانی پیرۆز سەروەکەوەی کە لە سوورەتی حوجەرات ئاەتی 13 ئاماژەی پێکراوە کە خوای پەروەردگار دەفەرمێت یا ئەیوهە الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونسا وجعلناکم شعوبا وقەبائیل لتعارفوا. ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی کە خاوەنی بیر و باوەڕێکی بەهێز و محکەمین لە ژێر ڕۆشنایی و لە ڕۆشنایی ئاەتەکانی قورئانی پیرۆز و منهەجمان کە قورئان و سونەتە ئێمە هەنگاو ئەنین و ئاڕاستەی ژین و ژیان دیاریەکەین. بۆیە وەکو ئەرکی خۆمان لە پەیمانگای پێگەیاندنی کادێران بە پێویستمان زانی جارێکی تر بە پراکتیزەکردنی ئاەتەکانی قورئانی پیرۆز لە ژیانی سیاسی و ژیانی حیزبیمان جارێکی تر ئیشی لەسەر بکەینەوە و زیاتر جەختی لێ بکەینەوە، زیاتر تۆخی بکەینەوە کە خۆشەویستی نیشتیمان بەشێکە لە ئاینی ئێمە، ینی لە باوەڕی ئێمەیە نیشتیمان ئەو خاکەیەکە بێ پارێزگاری لێ بکەی، دیفاعی لێ بکەی و جیهادی لە پێناوە بکەی هەر کاتێک زانیت ڕوبەڕووی ستەم و ناحەقی و ناعەدالەتیە بیتەوە. هەروەکو ئەو بناغە و بنەمایی کە لە سەرەتاوە ڕابوونی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی لە سەردامەزراوە کە دژایەتی کردنی
ئەو زوڵم و ستەم و ناداری و ناحەقیە بووە کە بەرامبەر بە گەلەکەمان لە سەردەمی ڕژێمی دیکتاتۆری بەعزدا کراوە. جا ئێمە ئەم ڕەوتە، ئەم ئامانجە، ئەم هەوڵە، ئەم خەباتە، ئەم جیهاتە بەردەوامە تا کاتێک کە مسلمانان، تا کاتێک کە کوردی مسلمان، چونکە ناسنامەی سەرەکی و ڕاستەقینەی ئەو گەلە ئیسلامەتیە، دینداریە، ئەوە بەلاڕێدابردنی و چاواشەکردنی خەڵکە بەوەی کە کورد بەوە پیشان بدرێت کە دوورە لە دین و دوورە لە ئاین، بەڵکو ئەوە ئاین ناسنامەی ڕەسەن و ناسنامەی سەرەکیە بۆ ئەو گەل و نەتەوەیە. و ئەوەشی کە ئێمە ڕامان گەیاندووە بەتایبەت ئەو کەمپینە خوێندنەوەیەکی واقعیانە و وردبینانەی ئەمڕۆیە بۆ کتێبی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا کە لە نووسینی جەنابی مامۆستا عەلی باپیرە کە نزیکە بێتەوە لە نیو سەدە پێش ئێستا کە مامۆستا عەلی باپیر ئەو کاتە کەلاوێک بووە، کە گەنجێک بووە، بۆ ئەندام قیادەیەک بووە لە ڕابوونی ئیسلامی کوردستاندا. ئەو کتێبەی نووسیوە بە بیرێکی گەنجانەی نەتەوەیی و تا ئێستا چوارجار ئەم کتێبە چاپ کراوەتەوە. ئەمە نیشانەی ئەوەیە کە هەر لە سەرەتاوە ڕابوونی ئیسلامی کوردستان یەکێک لە ئامانجە گرنگەکانی ڕزگارکردنی گەلی کورد بووە لە زوڵم و ستەم و ناحەقی و ناعەدالەتی. خات و قمریە بەڕاستی نووسیوە پرسیارە بکەم پێشەوەی کە خۆتان باسی لێوە بکەن. ئێوە نووسیوتانە و ڕاتان گەیاندووە کە ئامانج لەم پرۆژێ ئاوردانەوەیکە بۆ ئەو کتێبەی کە مامۆستا عەلی باپیر کاتی خۆی نووسیوێتی دەربارەی سۆزی نەتەوەیی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا. ئەم کتێبە لەم نێوەندەدا و لەم پرۆژەیە گرنگی چییە؟ ئایا ئێوە تانەوێت لەم ڕێگەیەوە بگەڕێنەوە بۆ ئەو خەباتی کە کۆمەڵی دادگەری هەیە بووە وەلایەنە ئیسلامیەکان هەیان بووە، کەسانێک کە دێن مزایدە بەسەر لایەنە ئیسلامیەکانەوەکەن و بیری هەستی و نەتەوایەتیان پێ ئەفرۆشنەوە، دەکرێت ئەم کتێبە وڵامدانەوەیەک بۆیان و ئێوە هەوڵتان داوە چۆن ئەم کتێبە جێبکەنەوە لەناو خودی پرۆژەکەیە؟ بەڵێ ئێمە کە دەڵێن قەناعەتمان وایە مێژووی هەر ڕەوت و حیزب و بزاوت و لایەنێک خۆی سەنگێکی مەحەکە گرنگی خۆی هەیە لە ئەجێندای ئەو حیزبەیە، لە ئامانجی ئەو حیزبە. جا ئێمەش کە ئەگەڕینەوە ئەو کتێبەمان کردووە بە مەنهەجێک سەرچاوەیەک بۆ پرۆژەکەمان، بۆ ئەو کەمپینەی کە ڕامان گەیاندووە، بۆ ئەو هەفتەی کە ڕامان گەیاندووە، بۆ ئەوەی جارێکی تر ئاوڕێکی جددی بدەینەوە لە مێژووی ڕەسەنی خۆمان لە لایەکی تریشەوە. ئەو کتێبە ئەڵەی بۆ ئێستا و واقعی ئێستا نووسراوە کە مزایدەیەکی زۆر هەیە لەلایەنی ئەلمانیەکانەوە بەسەر ئیسلامیەکان و مسلمانانەوە لە کاتێکە بیری نەتەوەیی ڕاستەقینە لای مسلمانان و لای ئیسلامیەکان بووە. و ئێمە ئەمانەوێت جارێکی تر نەوەی ئەمڕۆ گۆش بکەینەوە بە هەست و سۆزی نەتەوایەتی لە ڕێگەی ئەو کتێبەی جەنابی مامۆستا عەلی باپیرەوە کە مێژووە و واقعە بۆ ئێستا و بۆ داهاتووش و لە ڕابردووشە هەبووە. بۆیە گرێدانەوەی مێژوو بە واقعی ئێستاوە ئێمە ئەمانەوەی ئیش لەسەرەوە بکەین کە مێژوو ڕابردووی خۆمان جارێکی تر زیندوو بکەینەوە، گرێ بدەینەوە بەو واقعی کە ئێستا هەیە و لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە ئێمە ئەندامان و کەوادیری خۆمان جارێکی تر بهێنینەوە سەر ئەو حەقیقەتە، سەر ئەو ڕاستیە و پاشان سەرجەم گەلی کورد بزانێت کە ئیسلامیەکان نەک لە پاش نەکەوتون بەڵکو پێشەنگن لە خزمەتی گەلوونەتەوە و داکۆکیکردن لە مافەڕەواکانی ئەو گەلوونەتەوەیە. و ئەم کتێبە کۆمەڵێ تەوەری گرنگی تایە کە ئەو تەوەرانە چ باز لە ڕابردوو ئەکا، چ لە سەر هەڵدانی بیری نەتەوەی لای ئیسلامیەکان و لە ئیسلامدا و لە تەرازوی ئیسلامدا بە پێی ئەوەی کە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە، داکۆکی لە مافی گەل و نەتەوە و نیشتیمان وەکو ئەرکێکی سەرەکی مسلمانانە. بۆیە
ئێمە لە چوارچێوەی خوێندنەوەی کتێبەکە پاشان پێشکەشکردنی کۆمەڵێ سێمینارات لە سنوورە جیاوازەکان کە خوێندنەوەی ئەکادیمی و زانستی ئەکات بۆ ئەو کتێبە و لەگەڵ واقعی ئەمڕۆیە گرێ ئەداتەوە و بۆ ئەوەی هەنگاوی عملی بنین چۆن بتوانین داکۆکی کارێکی سەرسەخت بین، چۆن بتوانین پارێزەرێکی ڕاستەقی نەبین نەک چەواشەکار بۆ داکۆکیکردن لە مافی ئەم گەلوونەتەوەیە ئەو مافەی کە خوای پەروەردگار پێیداوە، ئەو مافەی کە لە قورئانی پیرۆزە دیاری کراوە بۆ هەر گەلوونەتەوەیە. خات و قمریە ئەم کەمپینە کەی لێ سوودمەند ئەبێ ئایا تەنها کادرانی خۆتانیان ئێوە هەڵتان داوە کەمپینەکە هێندە فراوان بێ کە کەسانی جیاوازتریش بتوانن سوود لە کەمپینەکە وەربگرن بۆی کە شارەزای مێژووی ئیسلامیەکان بن و ئەو بابەتە نەتەواییانە چ ئیسلامیەکان بنیان هەموو چین و توێژەکانی ترینە و کۆمەڵگە بن دوجار هەمومان لەژێر ئاڵایەک و لەژێر زمان و کولتورێکا کۆبینەوە جا چاچنێک گرنگە کە لەگەڵ یانەوەی نوێ بم بابەتانە ئاشنا بکرێن ڕەنگە کەسانێک تەنها دروشم بڵێنەوە و شارەزای مێژوو خۆیان نەبن شارەزای ئەوە نەبن کە ئیسلامیەکان لە پێشتردا چیان کردووە ئەمانە ئەگەر لەم کەمپینەیە پێکەوە گرێ بدرێتەوە دەکرێت چ کاریگەریە بەجێ بهێڵەوە ئێوە ئیشتان لەسەر کردووە؟ بەڵێ هەروەک ئاماژەمان پێکردووە کەمپینەکەی ئێمە چەند قۆناغێک لە خۆ دەگرێت لێ قۆناغی یەکەم کە ڕاگەیاندنی کەمپینەکە بوو بە شێوەیەکی عام بە شێوەیەکی گشتی لە ڕاگەیاندنەکانەوە بەداخەوە کە ئێمە بانگشتی سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندنیشمان کردبوو کە ئامادەبوونیان لەو پرێس کۆنفرانسە نیشانەیە ئاماژەیە بۆ خەمخۆری و دڵسۆزیان بۆ ڕەوانەوەی هەموو ئەو تەموو مژانەی کە هەیە لەسەر گەلی کورد و لەسەر موسڵمانان و لەسەر ئیسلامیەکان لەگەڵ ئەوەشا ئێمە کەمپینەکەمان کە لە ڕاگەیاندنا ئیعلان کردووە کەواتە بۆ سەرجەم نەتەوەی کووردە بۆ سەرجەم گەلی کووردە کە بەهۆش بێنەوە بەڵێ ئێمە قەزیەیەکمان هەیە کە قەزیەی کوردیە قەزیەیەکمان هەیە کە قەزیەی مافی ئەم گەلوونەتەوەیە قەزیەیەکمان هەیە کە خۆشەویستی و سۆزمانە بۆ ئەو گەلوونەتەوەیە ئەمە قۆناغی یەکەم. قۆناغی دووەم ئێمە کۆمەڵێ سێمیناراتمان هەیە خوێندنەوەیە بۆ کتێبەکەی مامۆستا عەلی باپیر بۆ تەوەرە جیاوازەکانی ئەم سێمیناراتانە سەرەتا بۆ کەوادیری خۆمانە بۆ ئەوەی کەوادیری خۆمان جارێکی تر جۆش بدەینەوە بۆ هەست و سۆز و نەتەوایەتی کە سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان قەناعەتی پێیەتی و لە کتێبەکەیە ئاماژەی پێکردووە. قۆناغی دوای ئەمە قۆناغی دوای سێمیناراتەکان ئێمە کۆڕبەندێکمانە بێت کە ئەم کۆڕبەندە گشتیە کەسایەتی دەرەوەی حیزبیش کەسایەتی ڕۆشنبیر و کەسایەتی محتەم بە قەزیەی نەتەوەی بەشدارە بن لە زانایانی ئاینی لە سەرجەم چین و توێژەکان لە ڕۆشنبیران لە ئەکادیمیستەکان. قۆناغی دوای ئەوە کە ئێمە دیکیۆمنتاریەکمان هەیە ئامادە ئەکرێت لەسەر ئەرشیفی سەروەریەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە بواری خزمەتی نەتەوەییە کە ئەمەش جارێکی تر جۆشدانەوەیە و وەگرێدانەوەی ڕابردوومانە بە داهاتوومانەوە بۆ ئەوەی زیاتر سوور بین لەسەر و ئامانجانی کە دیاریمان کردووە. دوای کۆتاییشمان بەپێی ئەو هەلوو مەرجەی کە لە بەردەستمانایە کۆڕێکی گشتیە بێت فراوانە بێت بۆ جەنابی بیرمەندی کورد جەنابی مامۆستا عەلی باپیر کە فکر و تێگەیشتن و سەرجەم قەناعەتی خۆی ئەخاتە ڕوو ئەمەش هەر کۆڕێک یا کۆڕێکی زۆر فراوانە بێت بەبێ جیاوازی بۆ سەرجەم چین و توێژەکان کە ئینشاءڵڵا لە داهاتووە ئەو کۆڕەش ئێمە ئەو کۆڕە ئەگرین وەکو ئەو پرۆژەی کە تەبەنیمان کردو و ئەمانەوێت ئیشی لەسەرکەین. تەنها خولەکێکمان لە بەردەما ماوە ئەمە کەمە کۆتا پرسیار ئایا ژماری بەشدار بووان دیاریکراوە وە لە چ شوێنەیەکیش ئەم هەفتەیە بەڕێوە ئەچێت؟ بەڵێ ئەم هەفتەیە ئێمە تەرخانمان کردو بۆ سێمینارەکان لە شارەکانی هەولێر، سلێمانی، ڕانیە و هەڵەبجە
و ژمارەی ئەندامان سنووردارمان نەکردو، بەڵام ئەوەی کە بە ئامانجمان گرتووە لە 400 ئەندام کەمتر بەشدار نەبێت لەو سێمینارانە. سپاس بۆ قمریا بەرزنجی بەرپرسی مەکتەبی پێگەاندنی کادرانی کۆمەڵی دادگەری کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی. سپاس دەکەین.